سلاوتان لێبی ئەوڕۆکە حەزم لێ شتێکتان پێشاندەم هەم لۆ پستان جوان بیتن و لۆ پرتستان ئەمن ئێستا لێرە ئاوم گەرم کردێت چکێرە بەڕاستی زۆر ساردە دوو بەرداخ ئاوم تێکردیە ئەوە سە بەسەبر ئێستا دەکوڵێتن ئێستا چمانیش پێویستە بەرداغێکی دی و کەتان مڵاکێکیشمان پێویستە تقریبا نیو بەرداختان پێویستە تێکێنێشتا یەکە چریش تێ دەکەین ئێستا دەتوانین تێکەڵی بکەین زۆر کەس دەڵێتن ئەوە بۆتۆکسی دەموچاوە بەس بەڕاستی بۆتۆکس دەرسیە یعنی ئەوە وچی دەرزی بەکار ناینن ئەوە بەس لە سەری دادەنین ئێستا ڕادەوەستین حتا پێیت دەبیتن ئەو کچک وەختی دەبێتن ئەوە دەتان دوای شەوان لە خۆتان حازرکەن هەم لە دەموچای خۆتان بدەن هەم لە پرچی خۆتان بدەن دەموچاوتان زۆر سوودی لێ وەردەگریتن چکە تەڕاتی دەداتە دەموچاوتان ئەگە دەموچاوتان تەڕ بیتن ئەوەندە زووش پیر نابێتن ئەگەر حەزیشتان لێبوو هەفتەی دەتانن دوو هەتە سێ جار ئەوەی بەکاربینن هەتاوە حازر دەبیتن پێویستمانیش بە گۆریەیە بەڕاستی گۆریە ئافرەت باشترە تەنکە و دەیلیتن ئاوەکە بێتە دەری ئەگەر ئەمە ئەو شتانە بکەینە ناوی تەماشێکن گۆرێکی خاوەن بیت کاتان لێ دەکەم نەکو دوایە تووشی حەساسی دەبن یان شتێکی دی ئۆکەی ئێستا پێیت بوو تەماشەشکەن چیلی کاوەکی دروست دەبیتن ئێستا دەبی کڕیچێک سارد بیتەوە ئۆکەی باوەی بگژێنەوە وچی سارد بووە لەگە مڵاکە چی دەکێنن ناو ئەو گۆریەی و دەیکوشین هەتا بەس ئاوەکە بێتە دەری ئێستا پێویستمان بە قاپە چیە دەستی خۆمە کچەکەوە لێ دەکەین ئۆکێ لە هەموو ئاسانتر بکەنە ناو گڵاسەکی و دوایێ گۆرەکەی هەڵە سەری دانین و بیسوڕین ئێستا دەی باش بیکوشین ئەمە بەس پێویستمە بە ئاوەکەیە ئەوەی تێدەکەمە ناوێرە ئێستا ئەوەی دەتانن ئەوها لە دەموچاوتان بدەن و لە پرتستان بدەن چارێکێک واز لێ بینن و بە ئاوی ساردی بشۆن سلااو ڕێزم هەیە